دیارە لێدوانی هەر وڵاتێک یان هەر وەزیرێک یان هەر جیهەتێک دەربارەی کوردستان ئەتوانم بڵێم هەڵوێستی فەرمی ئەو وڵاتەیە. بالفعل تاکو ئێستانەکە هیچ وڵاتێک بەڕەسمی دانی بە هەرێمی کوردستان نەیناوە کە کوردستانێکی سەربەخۆ بێ. ئێستاش دەگەدا بێمەوەکو واقعی سەر بە حکومەتی مەرکەزین و ئەتوانم بڵێم ئەو ریفراندۆمەی کە کردیشیان کردیە مایی ئەوەی کە لە دەستدانی ئەو نیوەی هەرێمی کوردستانیش ئەوە خاڵی دووەم ئێمە وەکو کۆمەڵ چۆن هەموو میلەتان بە وڵاتی خۆیان هەیە کیانێکی سەر بە خۆیان هەیە بە خۆیان ڕەوا دەبینن بۆ نمونە وڵاتە عەرەبیەکان کە یەک زمانن یەک میلەتن یەک قەومن 20 قسوور دەوڵەتیان هەبێ میلەتی کورد پێی ڕەوا دەبینین کە سێ دەوڵەتی هەبێتن لە هەر پارچەیەکی لەو کوردستانێک کە تێیدایە دەوڵەتێکی سەربەخۆی هەبێتن کە حەقێکی شەرعی و قانونی و خۆڕسکە کە خوای پەروەردگار پێی داوین. بەڵام قسەی من لەسەر ئەوەیە مووقیفی حکومەتی هەرێم ئەو دوو حیزبەی دەسەڵاتداری یەکێتی و پارتی یعنی کاتێک کە تەماشا دەکەین لە ناوە خۆمان کە گەنجێک حیزبێکی معارەزە کاتێک کە مووقیفێکی دەبێ بۆ نمونە زۆر جەری و زۆر بە گوێرانە ڕەدی دەدەنەوە و محکەمە و محکمەکاری لێ دەگرن بەڵام بۆ مووقیفێکی ڕوون و ئاشکرانیە بەرامبەر بەو لێدوانانە ئەگەر بالفعل ئەوان باوەڕیان بەو کوردستانە هەیە. بەڵام بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو کوردستانیان فرۆشتووە و هیچیان نێشتۆتەوە بۆ ئەو میلەتە هیچیان نێشتۆتەوە بۆ ئەوی کە خەڵک شانازی بە کوردستانەکەی خۆی وە بکاتن. یعنی بۆ نمونە لەو خۆپیشاندانانەی ئەم دوایەی کە قوتابیان و ئەو قوتابیانە چێن کاکە خۆ خەڵکێک نییە لە ئەندۆنیسیا و لە فیلیپین و لەوانە هات بن کوڕی ئێمن کچی ئێمن یعنی کاتێکە تۆ بەو میلەتەی خۆت کە ئەمڕۆ شعری نەوت ئەتوانم بڵێم لە بەرزترین پلەدایە وە کوردستان ئەگەر بەراورد بکەیت بەو ڕێژەی دانیشتوانی یعنی دەبێ ئەو نەوتەی بەس کە دەیفرۆشی خۆشترین خۆشگوزەرانی بۆ میلەتە دەستەبەر بکەیت. بەڵام لەبەر ئەو دزی و گەندەڵیەی کە ئەو دوو حیزبە دەیکاتن و داهاتی ئەو میلەتیان ئەو وڵاتیان تاڵان کردووە 100,000 40,000 ڕەوا نابینن بە ئەو خوشکانمان و کوڕانمان و کچانمان ئامادەن لێیان بدەن و ئیهانەیان بکەن و برینداریان بکەن و شەهیدیان بکەن. بەڵام لەو هەموو کۆمپانیا لەو هەموو دز و جەردانەی کە خۆیان دایان ناون لەوانە ناپرسن ئەو هەموو سەرۆت و سامانی ئەو وڵاتە بەرەوچێ دەڕواتن. لەبەرەوە بەڕاستی دەبێ ئەوانە بەڕەسمی بێنە سەرخەت. یعنی کاتێک بۆ نمونە گەنجێک لەبەر یعنی وەکو بڵێ گەرمی و لەبەرەوەی کە زۆر پڕە بێڕێزیەک دەکا بەرامبەر بە عالەمی کوردستان کە ئێمە لەگەڵی دانین ئاوا دێن مەسەلەن بەر و محکەمەی لێ دەگرن و سەرۆکی حکومەت دێتە سەرخەت کاکە وەرە دەوەڵە وەڵامی بدۆ کە دەڵێ هەر ئەسڵەن وجودی کیانەکەت نییە وجودی کوردستانەکەت نییە کە زۆر گەورەترە لەوەی. لەبەرەوە بەڕاستی ئێمە ئەو قەزیانە دەبێ یەکێتی و پارتی بێنە سەرخەت پێشیەوەی کە وەزارەتی پێشمەرگە بەیان نامێکی شەرمنانە دەرکا دەبێ ئەوان بێنە سەرخەت و ڕوبەڵ بەڵام بۆ نایەنە سەرخەت لەبەرەوە قەزیەکەیان دۆڕاندۆ و فرۆشتوویانە. لەبەرەوە خوازیارم ئێمە ئەو میلەتەمان هوشیار بێتەوە وەچیدی کە بەڕاستی بەناحەق تەپڵ بۆ ئەو دوو هێزە لێ نەداتن کە ئەو دوو هێزە ئەو وڵاتیان وێران کردووە ئەو وڵاتیان کاول کردووە و ئەتوانم بڵێم وایان کردو کە ئەو خەڵکە ئینتیمای قەومی نەمێنێتن ئینتیمای قەومی نەمێنێ وڵاتەکەی خۆی خۆش نەوێتن و بێباک بێلەوەی کە خەڵک قسەمان پێ بڵێ خەڵک ئێعترافمان پێ نەکا هۆکاری ئەو سیستەمەیە کە ئەو 30 ساڵە لەو میلەتە دەکەنەوانە.